سڵاوتان لێبێ هاوڕێیانی خۆشەویست بەڕێزان ئێستا بۆ یەکێک لە کڕیارانی خۆشەویست دووبۆنی ناوازە تێکەڵ دەکەین کە بریتە لە شێخ زاید و چکلێت هەردووشیان بێکەوە بەڕاستی شتێکی زۆر ناوازە و ڕاقی دەردەچێت بۆنێکی زۆر ناسک شیرن هیوادارم ئێوەی بەڕێز تاقی بکەنەوە شتێکی جیاوازە چونکە هەر یەکێک لەم بۆنانە شێخ زاید و چکلێت بەتەنیاش بۆنێکی زۆر زۆر باش و دەرەجەیەکە بەڵام بە دڵناییەوە بەیەکەوە جیاوازتر دەبێت. بەڕێزان خۆشەویستان ئێمە لە ماڵی بۆنەکان لە خزمەتێوەی بەڕێز و خۆشەویستین تەواوی